خۆشەویستانی ناوتێم کاتتان باش خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی چاوپێکەوتن پێتان دەگەینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز نەسات حالی بەڕێوەبەری ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستانە. کاک نەسات سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سوپاس بۆ ئێوەش. ئەرچی ڕاستەقینی ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ ئاژانسی پاراستن ئەرکی سەرەکی بەشداریە لە دابینکردنی ئاسایش بۆ هەرێمی کوردستان بەڕێگای کۆکردنەوەی زانیاری و هەروەها بەشداری لە مکافحەی ئەرهاب و دژە سیخۆڕیش یعنی مکافحەی سیخۆڕی. هەروەها یەکێک لە ئەرکەکانی تری ئاژانسی پاراستن ڕوبەڕوونەی تاوانی ڕێکخراوە. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەرکی ئاژانسی پاراستنە. دەوترێت زیاتر لەسەر کەس و لایەنە ناوخۆیەکان ئیشەکەن. ئایا تەنها لە ناو هەرێمی کوردستانە ئیشەکەن یان لەسەر دەرەوەی هەرێمی کوردستانیش ئیشەکەن؟ ئێمە واقعێک هەیە، ئێمە هەرێمین، ئێمە دەوڵەتێکی سربەخۆنینە، بۆیە ئەوەی کە ئێمە هەرێمین ئەمە ڕەنگی داوەتەوە لەسەر هەموو کار و چاڵەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، لەوانەش کاری دەستگا هەواڵگیریەکان. لە دەوڵەتێک ڕەنگە زۆر ئاسایی بێتن، محەتاتی شەرعیان لە زۆر وڵاتی دەرەوە هەیە، ئەو شوێنانێککە عیلاقاتیان لەگەڵ هەیە یان لەژێر زۆر کەبەر کار دەکەن. بەڵام بۆ ئێمە زیاتر ئەوەی کە ئێمە هەرێمین و بەپێی ئەو هەڕەشانێکە لەسەر هەرێمی کوردستانن، ئەو چاڵاکیانەی ئێمەش کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بن زیاتر ئەو لایەنە دەگرەوەنە کە دەگرنەوە کە پەیوەستن بە مکافحەی ئەرهاب. بەڵێ کەواتە شێوازی کارکردنتان لەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە یان لەسەر ئەو کەس و لایەنانەیە کە گومانیان لێ ئەکرێ و دواتر ئێوە بەدوەداچوونی بۆکەن؟ دەزانی ناکرێتن یانی هیچ دەستگایەک ینی ئەرکی وا بیتن متابعی هەموو هاوڵاتیەکان بکە لە ڕووی تئۆری بیتن یان لە ڕووی کردداریەوە. بۆ ئێمەش بە هەمان شێوە، ینی ئەمە جەدەلێکە ڕەنگە لە زۆر وڵاتی بیانیش هەبیتن لە نێوان پاراستنی مافی تاک و مەسائلی دیموکراسی و کاری هەواڵگیری. ئێمە بەدوای ئەو کەسانەدا دەگەڕین کە حەز دەکەین ئەمانە هەڕەشان لەسەر هەرێمی کوردستان. کە بەدوای ئەو کەسانەیە ئەچن ئەو گومانانە لە ڕێگەی هەواڵگرێوەیە، هەواڵتان بۆیە، زانیاریتان بۆیە لەسەر ئەو گروپانە، یان ئەوە تا خۆتان بەڕان دەمنی بە شێوەیەکی ئەشواعی متابعی خەڵک و لایەن و گروپەکەن و زانیاریتان دەسەکرد؟ بەخێر، کاری هەواڵگیری کارێکی سیستماتیکە، کارێکی دامەزراوەیە، کارێکی وردە، شتێکی ئەوە نییە بە عەشوایی یاخود بە هەڕەمەکی بە دوای هەندێک خەڵک بگەڕێ. ئەمانە لە ئەنجامی متابعە و لە ئەنجامی ئەو زانیارانەی کە بۆ دێن بە ڕێگا جۆرە و جۆرەکان ئەمانە دەخرێنە ژێر چاودێری دامەزراوەی ئەمنی یا هەواڵگیری لە هەرێمی کوردستان. پەیوەندیدان لەگەڵ زانیاریە چۆنە؟ ئێمە پێکەوە ینی ئاژانسی پاراستن و زانیاری بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە یەک موسسەینە، بەڵام لە واقعی کوردستان جارە ئێوە دەزانن ئەو واقعی کە هەیە، ئەمە ڕەنگی داوەتەوە لەسەر کاری ئەمنیش لە هەرێمی کوردستان، بەڵام تەنسیقێکی باشمان هەیە لە کۆبوونەوەمان هەیە پێکەوە و ئالوگۆڕی زانیاریش دەکەین. بەڵێ کەواتە تا ئێستا ئاژانسی پاراستن و زانیاری بە فعلی یەکی نەگرتوێتەوە، تەنها ئاژانسی پاراستن و زانیاری پێکەوە ناوێکە دیکۆرێکە بۆ ئەوەی کە دەستگای زانیاری و ئاژانسی پاراستن کۆکاتەوە. بەڵێ ئەمە لە ژێر چەتری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئێمە کار دەکەین، بۆیە یەکگرتنەوەیەکی تەواو نەبووە، ئەمە حقیقەتێکە، بەڵام لە مستەقبل ینی ئەو هەنگاوەش دەهاوێژین بۆ ئەوەی موسساتی ئێمە لە موسساتی هەواڵگریش یەک بگرنەوە، بەڵام ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو، ینی بەپێی ئەو یاسایە بۆی هەمانگی تەواو هەبیتن و لە ژێر چەتری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئێمە کار دەکەین. بەڵێ ئەگەر زانیاریتان هەبوو لەسەر کۆمەڵێک کەس یان لەسەر گروپێ لەسەر لایەنێ لە سلێمانی، ئێوەکو ئاژانسی پاراستن چی ئەەکەن؟ تەنها دەستگای زانیاری ئاگادارەکەنەوە یان خۆتان چالاکێک ئەنجامەن؟ دەزانێ ئەمە کاری هەواڵگیری نەختێک ینی کارێکی هەستیارە، هەندێک جار لەناو خودی دامەزراوەش ئەو کەسانەی کە لەسەر مەلەفێک ئیش دەکەن بۆ ئەوەی دزە بە زانیاری نەکرێتن، هەندێک خەڵکی مختص کاری لەسەر دەکەن، بۆ ئەوەی ئێمە بگەینە ئەنجامی نەهایی کاری لەسەر دەکەن و ئەگەر پێویست بوو لەگەڵ دەستگای زانیاری بێتن یاخود زیاترش لەگەڵ ئاسایش، ینی ئەو هەمانگی دەکرێتن. ئێمە وەکو پاراستن حقات تەنانەت لە هەورێرش
ئەگەر کەسێک بگرین تەنسیقێک دەکەین لەگەڵ ئاسایش بۆی ئیجرات بکرێت. تا ئێستا شێوازی پێکەوە کارکردنتان لێی رازین ئەو تەنسیقەی لە بینی پاراستن و زانیاریە هەیە لێی رازین یا هێشتا گرفتان هەیە بۆ چۆنەتی پێکەوە کارکردن و هەماهەنگی بەڕەنگە لە مستەوای مەطلوب نەبوو بێتن بەڵام ینی ئومێدمان هەیە باشتر دەبێت. ڕێگرەکان چین؟ ینی ئەو ڕێگران ئەو بربەستانە چین کە لە بەردەمی ئەوەیە کە هەماهەنگیدان بە شێوەیەکی باش نەبێت؟ دەزانی بەخۆی وابزانم ئەگەر ڕێگری سیاسی نەبێتن بە حقیقت ئەو واقعی کە لە کوردستان هەیە ئەو واقعی کە لە کوردستان هەیە مؤسساتی ئەمنی و هەواڵگری زیاتر لە هەموو لایەنێک دەتوانن زیاتر پێکەوە کار بکەن چونکە ئەوان دەرێک دەکەن چه هەڕەشەیەک چ مەترسێک لەسەر هاوڵاتیان لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەو هەڕەشانەش وان لێ دەکە کە لێک نزیک ببن. کاک نەسەر پێدوانییە کە بە حیزبیکردنی دەستگا هەواڵگری و ئەمنیەکان لە هەرێمی کوردستان لە ڕابردوو شاو تا ئێستش بۆتە ڕێگرێک لەوەی کە ئەم دەستگایانە تێکەڵاو بکرێنەوە ئەم دەستگایانە زیاتر بە حکومی بکرێن بە نظامی بکرێن؟ زانی بەخۆی ئێمە لە کوردستان ئەزمونێکمان هەبووە ینی ئەو تەجروبەی کە لە ڕابردوو بووە ئەمە حقیقت ڕەنگی داوەتەوە لەسەر کاری ئەو مؤسساتانەش ینی پێشتر ئەگەر ئێمە سیر بکەین هەتاوەکو ساڵی 2003 لە 1992 ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان دامەزران لە کوردستان بەڵام کەس ئەترافێکی بە ئێمە نەدەکرد بە حقیقت ئێمە لێرە ئەمر واقع بووین بەڵام تەعاملێکی ڕسمی لەگەڵ ئێمە نەدەکرا تەنانەت دۆستانی ئێمەش حاضر نەبوون لەبەر هەندێک مەساڵحی خۆیان حاضر نەبوون ئەو تەعاملە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکەن لەبەر وجودی ڕژێمی عێراق بۆیە زیاتر حزب باڵزاڵ و ینی حزب کاری حکوومەتی دەکرد ینی هێزی سەربازیت حەزبی بوو هێزی ئەمنیت حەزبی بوو ئەگەر لە شوێنێک مەسئولی حەزبی هەبا مەسئولی حەزبی قسەی زیاتر لە مەسئولی حکومیدا واقعێک بوو لە کوردستان تەنانەت بواری داراییش ینی حەزب تەسەڕوفی پێ دەکرد بەڵام لەو کات ئێمە شتێکمان کرد واقعێک چەسپا لە کوردستان بە ئیرادەی گەلی کوردستان و دژی ئیرادەی خەڵکی تر ئەوانەیە کە نەیان دەویست کوردستان هەرێمێکی هەبی ئێمە توانیمان هەتاوەکو 2003 کە ڕژێمی سەدام مشروخا لەو کاتێش ینی حقیقت هێزی پێشمەرگە و مؤسساتی هەواڵگری ئێمە بەخۆمان ینی وەکو پاراستنش بەشدارێکی زۆر فعالمان هەبوو لە هاوکاریکردنی پێشمەرگە و تەنانەت هێزی هاوپەیمانانش لە ڕووی پێدانی زانیاری بۆیە ئەو واقعە ئەمە هەیە لە کوردستان ئێمە ناتوانین ئینکاری بکەین چونکە بەشێکە لە مێژوو بەڵام دەزانی ئێستا ئێمە لە حاڵەتێک داینە بۆ ئێمە لە هەموو شت گرنگتر ئەوەیە کە ئێمە بتوانین شتێکی وا بکەین کە ئەمنیەتی کوردستان بێتە پاراستن شکر بۆخوا ئەوەش ئێوە دەبینن ینی بە جوهودی ئەو برادرانەی کە لەو مؤسساتانە ئیش دەکەن لە ئاسایشە لە پاراستنە لە زانیاریە لە هێزەکانی دژە تیرۆرە هاوشان لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ پۆلیس ئەمنیەتی کوردستان تا ڕێژەیەکی باش ینی لە ڕووی پاراستنی ئاسایش باش بووە جا بۆیە حقیقت ئێمە هیوادارین ینی لە کوردستانش ئەوەی کە هیوادارین لە مستەقبل بتوانین ئەو دەستگانەیەک بگرنەوە بەڵام لە کوردستان دەزانیت ینی ئێوە دەزانن هیچ پلانێکی جدی هەیە بۆ ئەوەی کە ئەو بربەستانەی کە هەیە لا ببرێ بە فعلی ئەم دوو دەستگایە پێکەوە دابنیشن باز لەو کێشە و گرفتانە بکەن و چارەسەری بکەن و بە فعلی یەک بگرنەوە بەڵێ بەرنامە هەیە و من دەمەویست ئاماژە بەوە بکەم ینی لەوەی کە ئێمە لە کوردستان ینی ئەو واقعە تەسیر لەسەر ئێمەش کردبوو بەڵام بەرنامەمان هەیە لە مستەقبل دەبی هەرواش بیتن بەڵام واقعی کوردستان وایە جەنابتان دەزانن ینی حتا تەنانەت ئەو ئەحزابی سیاسی و ئەو هەڵومەرجەی کە لە کوردستان بووە خەڵک زیاتر وەکو بڵێ بە سیاسی بووە دەزانی هەموو کەسێک ئێستا بەڕەوە کەسێک نییە ڕەنگە لە زۆر وڵاتی کە لەوان تۆ کەسی یەکەمی ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستانی بەڵێ تۆ ناتوانی کە دەستگاکەی خۆت لە بە حیزبیکردن دوورکەیتەوە بۆی دەستگاکانی تریش چاو لە ئێوە بکەن ئەمە من یەکشت بە جەنابەت بڵێم و بە هەموو بینەران ئەمە یعنی حقیقت لە کارکردنی خۆمان دروستە من ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانەشم بەڵام بۆ ئەوەی کە هەموو جارێ لە کۆبوونەوەکانش بە برادرانی خۆمان دەڵێن ئێمە حتا تەنانەت باوەڕم وایە ئەمە دەبێتە مەبدەئێکش لە هەموو کوردستان ئێمە چوارچێوەیەکمان دەبی هەبیتن بۆ ئاسایشی نیشتمانی ئەوجا لەو چوارچێوەی بەرژەوەندی نیشتمانەکان و پاراستنی ئاسایشی نیشتمانی ئەمە ئەو چوارچێوە بێتن دەبێت هەمومان کۆ بکاتەوە بۆیە ئەگەر من
کەسێک بم لە پارتی دموکراتی کوردستان جنابەت لە حزبێکی تر برادێکی تر لە حزبێکی تر ئەو چوارچێوەی مەساڵحی نیشتیمانی ئێمە بەرژەوەندی نیشتیمانی ئێمە و پاراستنی ئاسایشی نیشتیمانی دەمێ ئێمە کۆ بکاتەوە لەو چوارچێوە جنابەت دەتوانی بەرژەوەندی خۆت حزبی خۆت ڕەنگە لە حزبێکی ئەو بەرژەوەندی خۆش بۆیە عفو بۆیە ئێمە لێرەدا ینی ئەو هەوڵەمان داوە ینی لە موسسەی خۆمان ئەگەر انتمای سیاسیشمان بۆ لایەنێکی سیاسی بێتن بەڵام کاری ئێمە کردەوەی ئێمە و ئەفعالی ئێمە و ئەو خزمەتەی دەکەن بۆ عامی خەڵکە هیچ کارمەندێکی ئاژانسی پاراستن هەیە انتیمای حزبی بۆ غەیری پارتی بێ نازانم ئێمە لێیان ناپرسین چونکە یعنی ئەبێ بە کارمەندیەوە لێی ناپرسن سەر بە باوەڕمان دەزانێت ئێمە لە نەتەوەکانی ترش لەناو ئێمە هەن ینی مەسیحیمان هەیە تەنانەت لە ئاینزای تر لە خەڵکی ئەومان هەیە کوردمان هەیە کە شیعانە زۆری نەشان ڕەنگە سوننە بن ئێزدیمان هەنە ئینتیمای نەتەوەی سەر بە نەتەوەیەکی لەگەڵ ئینتیمای حیزبی جیاوازە دەزانی مهم کارەکەیە بۆیە دەزانی ئێمە نابێ هەڵەکان دووبارە بکەینەوە ئەگەر مەسەرەن ئێستا پاراستنە زانیاریە ئەگەر زۆرینەی ئەو کەسانەی لەو دەستگانە ئیش دەکەن پارتی بن یا یەکەتی ئەمە حەلی مشکلێت و بەوە ناکرێت بڵێ وەڵاهی من لە ئەحزابی تر دەینم دەبێت شتێکی وەمان هەبێتن لە مستەقبل ئەگەر بە یاسایەک ینی لە مستەقبل وای لێ بێ کاری حزبی لە مؤسساتی هەواڵگیری و ئەمنی مەنع بکرێتن ئەمانە ڕێگەی پێنەدرێ ئەمە زۆر باشە بەڵام تا ئێستا نەکراوە بەڵێ ئەجا بۆیە ئەمە موعقد دەکەن مەسەلەن سبەی لە حزبێکی تر دەینی لە جیاتی ئەوەی هەماهەنگی هەبێتن لەوانە ڕەنگە تووشی سراعی حزبایەتی بن هەر ئەزانی کە کەسێک تاعینە بێ ئێستا لە دایرەیەکی حکوومەت نەک دەستگایکی هەواڵگیری لێ پرسن ئینتیما بۆ چه حیزب و چه لایەنێکێ لەبەرەوە بە دڵنیایەوە لە دەستگایکی هەواڵگیریە لێ پرسرێت کە ئینتیمات بۆ چه حیزب هەیە دەزانێت بەخۆی نۆرمالە پرسیار بکرێ نۆرمالە پرسیار بکرێت ینی لە ڕابردووی لە عایلە لە هەموو شت ئایا جەریمەی کردووە نەیکردووە کەسێکی چۆن بووە بۆ ئەوەی ینی لە ئەو مەسەتانە هەستیارن تعامل لەگە زانیاری دەکەن بۆیە ئەو کەسانەی لەو دەستگانە ئیش دەکەن دەبێ خەڵکی هەڵبژێردراو بن ینی حقات ئەو خەڵکانە بن کە حاضرش بن لەو دەستگانە کار بکەن زۆر خەڵکەیە ئێمە حەز دەکەین پەروەدڵ حەز دەکەین لە دەستگای ئێمە ئیش دەکەن بکەن تواناشیان هەیە بەڵام ڕەنگە بەخۆیان ڕەغبەتی ئەو کاران نەبی ئێوە کە کارمەندێک وەرەگرن داوای پشتگیری حیزبی لێ ئەکەن ناخێر بە هیچ شێوەیە ناخێر چ کارێک بە دەستگای پاراست نەکرێ بە ئاسایش ناکرێت واتە جیاوازی ئێوە ئەوانی کە ئاسایش پێیان ناکرێت و ئێوەی کەنە و کارانە چین دەزانێت بەخۆی ئێمە ئەرکی ئێمە حقات کۆکردنەوەی زانیاریە بۆ سەرکردایەتی سیاسی ئەجا ئەو زانیارانەیە کە ئەستراتژی بن تاکتیکی بن وەکو ئەوەی مەسەلەن لە ئێستا لە بەرەکانی جەنگ دەگوزارێتن ینی ئێمە باسمان نەکردووە بە حقات وەیلا زۆ ینی سەرکەوتنی هێزی پێشمەرگە جگە لەو ئەو پشتگیری هاوپەیمانان بە حقیقت ئەو زانیاریان بوون کە دامەزراوەی ئێمە ینی وەکو ئاژانسی پاراستن ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و تەنانەت برادرانی زانیاری و ئاسایش وانە بەڵام ئێمە من باسی دەستگای خۆمان دەکەم یعنی حقیقت ئەوەی کە ئێمە متەڵعین زۆرینەی ئەو زانیاریانە هاوکاری هێزەکانی پێشمەرگە کردوون کە بەر لەوەی ئەوان دژمن تروریستان هێرش بکەن بۆ هەندێک شوێن معلوماتی ئەوەمان هەبووە ینی پێشوەخت بۆی هێزی پێشمەرگە حاضری خۆی بکاتن زانیاری ئەوەتان هەبوو کە لە بیداتی جەنگی داعشە کە هێرشەکرێتە سەر گوێر و مەخمور و ئەوان ئەو زانیاریتان هەبوو دەزانێ بەخۆی ئێمە تەوەقعی ئەوەمان دەکرد ینی تەوەقعمان دەکرد کە داعش هێرش دەکاتن بۆ هەرێمی کوردستان طبعا دەزانێ ئەوەی کە ڕوویدا ینی کە ڕەنگە داعشش ئەو تەسەورەی نەکردبێتن بەو شێوازە بێتن یعنی حقیقت بتوانێتن ڕووبەرێکی زۆر فراوان بگرێتن لە کوردستان لەبەر ئەوەی جەنابتان دەزانن ینی ئێمە تەنانەت باسی ئەوەمان کردبوو لە تەحلیلی خۆمان کە داعش ئەوەن کە هاتبوون بۆ ژمارەیەکی زۆر کەمیان هاتن بۆ مووسڵ و ژمارەیەکی حدودی 400-500 نەفەر 500-600 نەفرێکیان لە ناو مووسڵ بوون بەڵام ئەرزیەکە مساعد بوو بۆ ئەوەی خەڵکێکی زۆر التحاق بە داعش بکاتن ئەرزیەکە مساعد بوو ئەو سیاسەتی هەڵەی کە حکوومەتی عێراقی مالکی هەیبوو بۆیە ئەوە وای کرد هێزێکی زۆریان هەبێتن ئەوان بەرنەمان هەبوو بەرەو بەغدا بچن ئەوەی کە لای خۆشیان باسییان دەکرد تەنانەت هەندێک لایەنی سنەش ڕەنگە
باوەڕیان وا بیتن دەتوانن ئیستفادە لە داعش بکەن بۆ ئەوەی کە مەطالبی خۆیان بچەسپێنن بەسەر حکوومەتی عێراق ڕەنگە زۆر خەڵک عاتفی لەگەڵ ئەوانە هەبوو باسی ئەوە دەکەم ئەوەی پرسیاری جەنابەت بۆیە ئەوان کە هاتن ینی بەڕاستی ئەمەش هێشتا پرسیارێکە بۆ ئەوان بەرەو هەرێمی کوردستان هاتن پرسیارێکە هەندێک جار لە کاری هەواڵگیری زۆر جار ئەگەر هەندێک بڵێم پازلت بۆ حەل نەبن ینی خانە حەل نەبن ئەو پرسیارانە هەیە ڕەنگە لە نەتائیج و یاخود لە هەندێک هەرسوکەوت بووتەوە دەبن ئەمە گەشتینە و قەناعەتی بەحقیقت هەندانێک هەبوو کە داعش بەرەو هەرێمی کوردستان بێت هەندانێک ینی سیاسەتی هەندانە لە دەرەوەی هەرێمی کوردستان یان لە ناوخۆی هەرێمی کوردستان بوو نە هەرێمی کوردستان من مەبەستم ئەوە نییە لە عێراق بێتن ڕەنگە خەڵکانێک بن بە هەر حاڵ ڕەنگە لێرە باش نەبێتن ئێمە باسی بکەین بەڵام خەڵکێک هانیان داون ینی بۆ خەڵکانە کورد بوون یا غەیرە کورد بوون باوەڕ ناک ئەی کورد ئەگەر ئەوەڕێ کە لەگەڵ داعش هاوسۆز بوون ئەوە مەوزوعێکی ترە ینی ئەوانەی کە پیاوی ئەوانن یاخود تۆرۆریستن بەڵام کورد نا کورد ئەو هەندانەی نەکردو بەڵام هەندێک لایەنی تر کە ناویست بە تایبەت جەنابتان دەزانن ینی ئەو مەوزوعی بابەتی سەربەخۆی و ڕەفراندۆم کە جەنابی سەرۆک باسی کرد ئەوەش کاریگەری خۆی هەبوو کە بتوانن ڕێگیری بکەن لەوەی کە ئێمە بەو ئامانجە نیشتیمانیمان بۆیە ئێمە تەوەقعمان دەکرد هەمیشە داعش دەیگوت ئەمە لەناو خۆیان باسییان دەکرد دەیانگوت کورد دژمنێکی وەکو عەرەبی دەڵێن العەدو المؤجل ینی دژمنێکە بدوایە ینی دژمنی سەرەکی ئەوان دەیانگوت باسی شیعان دەکرد کە بە ڕافزە ناویان دەبرد و لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام ئێمە هەر دژمن بوو ینی لە استراتیژیەت و بەرنامەی ئەوان دژمن بەڵام دژمنێک کە دوای بووە دژمنێکی نەک ئەوەی عەدوئی مؤجل بووە دژمنێکی دواتر بە وردی نەسەر تەوری جەنگی داعش پەیوەندیتان بە دژە تیرۆرەوە چییە؟ دژە تیرۆر ینی مەبەستان بەڕێوەبەرەتی گشتی دژە تیرۆرە بەڵێ لە ئەوش بەپێی ئەو هەیکەلەی کە هەیە دژە تیرۆرش بەشێکە لە مواسسەی ئێمە دامەزراوەی ئێمە بەڵام لەبەر ئەو تایبەتمەندەی کە هەیە بواری دژە تیرۆر ئەمە تەنانەت لە بواری عملیات لە هەندێک پاراستن لە شوێنی ترش تایبەتمەندێکی زۆرمان داوەتە بواری مکافحەی ئەرهاب بەڵێ خەڵکی پێی وایە هەر ڕووداوێکی کوشتن ئەگەر ئاڵۆز بێت و بکەرەکەی نەدۆزرێتەوە ئەمە یا ئیشی پاراستنیان ئیشی زانیاریە هەر ڕووداوێکی کوشتن کە بکەرەکەی نادۆزرێتەوە یەکسەر ئەو دوو دەستگا تۆمەتبارەکەن لەبەرەوەی ئەڵێن هەچ کارێکی تیرۆریستی لە هەرێمی کوردستانە ڕوئەیە لە ماوەیەکی کە مام دوو دەستگایە یەکسەر بکەرەکانی دەستگیرەکەن و ئەیان دۆزنەوە تەنان لەگەڵ لە دەروی هەرێمی کوردستان بێ وەڵامی تۆ بۆ ئەمە من بەرپرسم لە دامەزراوەی خۆمان دەتوانم لە جیاتی مؤسسەی خۆمان من بەڕێوەبەری ئاژانسی پاراستنم ئێمە تەحەدا دەکەین ینی ئەم مەوزوعە هیچ حقەتی بۆ نییە بالعکس ئێمە دەمانەوێتن ئەمنیەتی خەڵک پارێزراو بی یەکێک لە ئەرکانەکانی ئێمە پاراستنی ژیانی تاکە ئەوەی کە پێمان بکرێتن ئەوەی کە لە چوارچێوەی کاری ئێمە بێتن چۆن پەنا بۆ شتانە دەبێت کوشتنی لەسەر بۆ چوون مەسەلەن کوشتنی کاوەگەرمیانی و زەردەشت و سۆران و عەبدولساتای شەریف و خالیدی خولەسوور و تەقەکردن لە شاسوڕە عەبدولواحید ئەمانە بکەرەکانی نادۆزرێنەوە بەڵام کە کارێکی تیرۆریستی بۆمبێکە تەقێتەوە ئۆتۆمبیلەکە تەقێتەوە لە ماوەیەکی کەمە ئەدۆزرێنەوە ئایا هۆکاری ئەمە چییە؟ ئەم دەستگایانە نانەوەی بیدۆزنەوە لەبەر هۆکارێک خۆیانی لێلا ئەیەن سببی ئەمە چییە؟ دەزانێت جەنابتان دەزانن ینی تاوانی جۆرا و جۆر هەیە ینی تیرۆر هەیە تیرۆر بە پێناسەی ئێمە وەکو ئاژانسی پاراستن هەرچەندە بەپێی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستانش هەیە لە پەرلەمان تعریفێکی باشیان بۆ کردو بەڵام بەڕای ئێمە ینی تیرۆر بەخۆی دەبێت ئامانجێکی سیاسی هەبێتن بۆی بکەوێتە چوارچێوەی کاری ئێمە زۆر ڕەنگە هەندێک شت هەبن لەسەر ئەساسی شەخسی مەسائلی تر ئەوانە بکرێن نەخرێنە چوارچێوەی کاری ئێمە وەکو ئەوەی کە ئێمە ڕەنگە ئەرکی پۆلیس بیتن بۆ ئەساتی تر بن بەدووە داچوونی بۆ بکەن بەڵام ئێمە ئەگەر زانیاریشمان هەبی بێگومان هاوکاری ئەو دەستگایانە دەکەین ینی حتا لە بواری ئەوەی ئەگەر سبێنێ کەسێک قەت بەناحەق کوژرا بێتن و زانیاریمان هەبێتن ڕەنگە بە خۆمان دەستگیری نەکەین بەڵام هاوکاری پۆلیس دەکەین ئەگەر ڕووداوی لە سلێمانی ڕووبا ئێوەکو ئاژانسی پاراستن ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستان
حەقتان نییە بەسەرەوە بەرپرسیارنی چۆن بەرپرسین با بەرپرسین بەڵام ئەو ڕووداوانی کە باسم کرد هەنێکیان لە شاری سلێمانی ڕوویاوە ئێمە زانیاریمان نییە حقات ئەگە زانیاریمان هەبێتن بێگومان دڵیان بن لەوەی کە سەبەبەوەی کە زانیاریتان ئێوە هەر تەقینەوەی لە هەولێر ڕۆیە لە ماوەکی کەمە یەکسەر بکەرەکانی ئەو تەقینەوەی ئەگە لە دەروی هەرێمی کوردستانیش بن پێش شەڕی داعش تۆمەتباری تەقینەوەتان لە مووسڵ دەستگیر کردووە لە کەرکووک دەستگیرتان کردووە لە ناو شاری سلێمانیا ڕوودا و ڕوئەیە دەستگیر ناکرێن لە هەولێر ڕۆیە سەبەبی ئەمە ئەو دەزانێت خۆ زۆر خەڵکیش دەستگیر کراوە ینی ئەوە نییە بڵێن کەس دەستگیر نەکراوە بەڵام ڕووداوانە بوو کە ئەو کوشتنانی کە پەیوەندی لەسەر بۆچوونە لەسەر دەربڕینی ڕایەکە زانی ئەمە بیر و باوەڕمان ینی بە دەربڕێنی ڕاهەیە هەر کەسێک زانی غەدرێکی زۆرش لە مؤسساتی ئەمنی و هەواڵگیری دەکرێتن لە هەرێمی کوردستان زیاترش ڕەنگە ئێعلام وڵای ئێوەکو ئێعلامش غەدر دەکەن دەزانی هەندێک شت حقیقەت دەمانەوێت من باوەڕم وایە و ئێعلامش تەنانەت دەتوانێتن ڕۆڵێکی زۆر بگەڕێتن لە پاراستنی ئاسایش لە هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵێکی زۆر بگەێت پێ دوایە کە ئیعلام هاوکاری دەستگاکانی هەواڵگری ناکەیان بە پێچەوانەوە دەزانی مەسەڵەن هەندێک شت پەنجەی ئتهام بۆ مؤسساتی ئەمنی درێژکردن بەبێ ئەوەی کە هیچ بەڵگەیەک هەبێتن ئەمە شتێکی خراپە زۆر خراپە چونکە ئەو مؤسساتانە پێویستیان بەوەیە متمانەیەک لە نێوان ئەو دەستگانە و هاوڵاتیان هەبێتن ئێمە لەو ماوەیەدا لە ئاژانسی پاراستن شتێکمان ئامادە کردووە بوکلێتێک بڵاوشمان کردووە ڕەنگە نوسخەیەک بۆ ئێوەش بێتن ینی هیوادارین لەوێش ئێوە کار لەسەر بکەن دەستگایەکانی ترش ینی بۆ ئەوەی پاراستنی کوردستان ببێتە فەرهەنگی هەمومان ئێمە باوەڕمان بەوەیە ینی حقیقەت مۆزوعی لە نێوان ئازادی و ینی حتا دادپەروەری و ئاسایش ئەمە معادلەیەکە لێک جێڕابنەوەرە بە حقیقەت بۆی ینی بڵێم ئێمە لە نێوان ئەوەی لە هەندێک حاڵەت احتمالە ئەگەر حاڵەتێکی نائەمنی و نائەستەقراری زۆر هەبێتن ئازادی هاوڵاتیان بەرتەسک دەکرێت وایە لە هەندێک حاڵەت بەڵام بۆچە ئاسایشت پێویستە ئاسایش بۆچت پێویستە بۆی ژیانت نەکەوێتە بن هەڕەشە بۆی بتوانی بە ئازاد بژی بە ئازاد قسە بکەی ئەسەن فکری ئازاد هۆکارێکە بۆ پێشکەوتنی وڵاتان ینی ناکرێ ئاسایشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزرێ بێ ئەوەی ئازادیەکانیان بەرتەس بکرێتەوە دەزانێت لە هەندێک حاڵات من ناڵێم ینی خۆ مەسەڵەن ئازادی ئەوە نیە هەمووشت باز بکرێت جەنابەت دەزانی ئازادی سنووری هەیە حتا بە یاسا ڕێکخراوە لە بەیاسا تاوان دەبی بە یاسا ڕێک بخرێتن ئازادی من تا ئەو کاتەیەک ئازادی جەنابەت سنووردار نەکەم ئێمە ئەگەر دوو نەفەر بین لەو غورفەیە ڕەنگە وەکو بڵێ ئازادتر بین هەتاوەکو 10 نەفەر بین لێرە چونکە خەڵکی ترش بیر و باوەڕ و معتەقاتی تری هەیە ئێمە لە کوردستان کێشەی ئێمە لە چییە مەسەڵەن ئێمە گلەیەکی زۆرمان لە ئێعلامە بوو ناڵێم ینی خۆشتی باشش کراوە بەتایبەت لە شەڕی داعش جەنابتان دەزانن ینی زۆر شت باز دەکرا لە زۆر شوێن ینی حقیقەت کە ئێوە نەبوو باز بکرێت زۆر تەسویر پێشان دەدران کە دوژمنی ئێمە دەیتوانێت ئیسفادەی لێ بکەن ئێمە ئاگامان لێ ینی هەتا ئەو وڵاتانە جەنابتان دەزانن ینی ئۆپن سۆرس معلوماتی عالەمی ڕێژەیەکی هەرە زۆر زانیاری هەواڵگری بە وڵاتان باس لە تێپەڕانی سنووری ئازادی کرد تۆ پێ دوایە گە ڕۆژنامە نووسێک سنووریەکان یا هێڵەکانی ئازادی بپەڕێنێ تێپەڕێنێ ئەنجامەکەی عقوبەکەی کوشتن بێ نەخێر کەس باسیەوەی نەکردووە یاسا هەیە دادگا تاوان دادگا هەیە بەڵام دەزانی بەخۆی خۆ هەموو شت نابێت و پەنا بۆ دادگا بی ئەگەر وای بەبەستم یعنی دەبێتە عورف و عادەت زانی مەسەڵەن هەندێک شت هەیە بە عورف و عادەت ڕێکی دەخەی ئەوە نییە مەسەن بڵێم من بەخۆم بڵێم وەڵاهی بێیاسایی دەکەم دەچمە دادگا وانە ئەرکی دادگاکانش دوایە قورس دەبێتن دادگاکان دەبی محاولە بکەین ڕێژەیەکی زۆر کەم خەڵک حتا تەنانەت بۆ دادگا بچێت بەوەی کە ئێمە مخالفە نەکەین یعنی شتێکی وابێتن پاراستنی یاسایە پاراستنی مەسایلی ئاسایشی نیشتیمانیە بە تێگەیشتن بەوەی کە خەڵک تێبگاتن بەخۆی مڕاعاتی ئیندەکشن ئەو ڕووداوانی کە پێشتر لە هەرێمی کوردستان ڕویان ناوە لەسەر کوشتن لەسەر ڕاو بۆچوون پێدوانیە کە ئیمەی جیاوێنی هەرێمی کوردستان لە دەرەوە ناشرینەکە
دەزانی بەخۆی هەر شتێکی بڵێم غەڵەت بیتن لە تاسیری هەیە لە دەرەوە بەڵام من قەناعەتێکم وایە دەزانێ ئێمە نابێت شۆ بکەین حکومڕانی ئێمە کاری ئێمە نابێت شۆکردن بێتن ینی من شتێک دەکەم تەنیا بودەنێ دەبێت ئاعتقادم هەبێتن بەوەی باوەڕم دەبی بەوەی هەبێتن باوەڕم دەبی بەوەی هەبێتن دەبێت ئازادی خەڵک بێتە پاراستن دەبێت ئاسایشی خەڵک بێتە پاراستن دەبێت ژیانی خەڵک باش بێتن بۆیە هەندێک جار مەسەڵەن لە کوردستان ئێمە دەبینین باوەڕ بکە ئێمە لە حاڵەتێکی ئەوە داین ئێمە هەڕەشەی زۆر گەورەمان لەسرە بەڵام دەرفەتی زۆر مەزنشمان لە پێشە ئەگەر هەمومان پێکەوە بین ئەو هەموو نووسەر ئەو هەموو قەنەواتەی کە ئێمە هەیە خارج لەوەی ئەرکی خۆیان لە بواری ئاشکراکردنی هەندێک شت دەبێت سوڵتەی چارە من ئێوە ڕقی بشن دەستشتان خۆش ڕەنگە هەندێک جار ئێوان دەشت دەکەن ئێمەش بەدڵمان بیتن حقات بەدڵمان بیتنەوە بکەین بەڵام لە چوارچوەی پاراستنی ئاسایشی نیشتیمانی بیتن وەڵامت دەدەمەوە ئەمە خراپە هەر شتێک بکرێتن بەڵێ ئەگەر هەر بێ یاسایەک بکرێت خەڵکێک بکوژرێتن فەرمانڕەوایی ئێمە حکومڕانی ئێمە دروست نەبێتن تەسیری هەیە بەڵام ئێمە هەمووشت نابێت بۆ دەرەوە بکەین دەبی بۆ خۆمان بکەین دەزانێت من لێرە یانێ باوەڕی من وایە بەڵام تۆ متەفەقی لەگەڵەوەی ئەگەر کەسێک بکوژرێت لەسەر ڕاوبۆچوونێک وێنەی هەرێمی کوردستان هەمووی لە دەرەوە ناشرینەکە ڕێکخراوەکانی دەرەوە بەیان نامەمان لەسەر دەرەکە دەزانێت من دژی ئەوەم ینی هەر کەسێک بکرێ ئیشی ئێمە بکوژرێ ئێمە لەگەڵ ئەوەینە کە خەڵکی خۆمان هاوڵاتیانی خۆمان لە ئەمنیەت و ئستقرار بن ئەوە باوەڕێکە ئەمە ئەرکی ئێمەشە اعتقادشمان پێ وەکارشی بۆ دەکەین بۆ ئەوە ناوبڕێکی کورد وەرەگرین بەردەوام بیت ئازیزان ناوبڕێکی کورتووە گەڕین دووبارە سڵاو کاک نەزهەت قسە لەسەر بودجەی دەستگاکەتان بکەین وەک ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستان بودجەی دەستگاکەتان لەکوێ دابی نەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ینی پەرلەمان موافقەتی لەسەر کردووە لە زمنی بودجەی گشتی کارمەندەکانی ئێوە وەکو کارمەندانی حکوومەت ئەم ساڵ هیچ موچێکیان وەرنەگرتووە نەخێر وەرنەگرتووە شێوازی کارکردنتان ئایا بەس کارمەندەکانتان لە هەرێمی کوردستانن یان لە عێراقان یان لە وڵاتانی دەرەوەش ئەکرێ ناوی وڵاتەکانی ژنێن ئێمە نەخێر ینی لە دەرەوە ڕەنگە هاوکارمان هەبن بەڵام ئەوەمان نین ینی بڵێن ئەفسەری ڕسمیمان هەبن لە عێراقش نوێنەرایەتیمان هەیە نوێنەرایەتی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە بەغدا هەیە بە فەرمی بەڵێ بە فەرمی هیچ کارمەندێکی غەیرە کوردتان هەیە لە دەرەوە یعنی کورد نەبێ و هاوکارتان بێ یا کارمەندی ئێوە بێ بەبێ ئەوەی ناوی وڵات بێن لە دەرەوە ینی بەبەست لە دەرەوەی هەرێمی کوردستان مەبەستمە نەخێر ئێمە ئەوانەی کە کارمەندی خۆمانن هەموو ئەو کەسانن کە دانیشتووی هەرێمی کوردستانن لێرن نەک لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە نەخێر بەس هاوکارتان هەیە نیمانن هاوکاری شتان نییە لە وڵاتانی دەرەوە نۆرمالە ینی هەر دەستگای خەڵکانێکی دەبن کە هاوکاری بکەن لە ڕووی معلومات بەڵێ شێوازی کارکردنتان لەسەر داعش ئەکرێ ئەم پرسیارە بکەم کە کەستان هەیە لە ناو داعشە بێگومان ینی خەڵک دەبیتن چۆن معلومات بۆ دێ دەستگایەک زانیاری بێ و چەکداری داعش بێ بەڵام بۆ نەخێر کارمان دەزانێت زیاتر بەڕێگای ئەو سەرچاوانان کە ئیش دەکەن و معلومات دەنێرن تێکشکاندنی ڕێزەکانی داعش بۆی خەڵک بنێریتە ناویان ئاسانە یان قورسە نەختێک زەحمەتە دەزانێت بەخۆی هەر ڕێکخراوێکی تەرۆریستی بەخۆی دامەزراوەیەکی هەواڵگریشە دامەزراوەیەکی هەواڵگیریە لەبەر ئەوەی ڕێکخراوی تەرۆریستی پێویستی بە زانیاریە بۆ ئەو عملیاتیانەی کە ئەنجامی دەدا عملیاتی تەرۆریستی وە بە پاراستنی ڕێزەکانی خۆشیان لەناو داعشش ینی ئەوەن بەشی ئەمنیان هەیە کە لەسەر کۆکردنەوەی زانیاری و تەنانەت لە بواری پاراستنی ئاسایشی ناوخۆیان کار دەکەن بەڵام ئەمە جهودی ئستەخباراتی ینی هەر تەجویدکردنی هەر نەفرێک لەناو ئامانجێک کە تۆ تهدیدی دەکەی و
تهدیفی دەکەین دەڵێمە ئامانجە و دەبێ ئەوە بیتن بەڕێگای جۆرا و جۆر هەیە ئەگەر پێویستی بە نەفەسێکی درێژ هەیە هەندێک جار دەکرێ ینی خەرقی هەندێک لەو دامەزراوان تا ئێستا خەرقتان کردووە چوونەتە ناوین من ناتوانم لێرە هەمووش بێگومان ئێمە معلوماتمان هەیە ینی بە طبعا داعش جەنابتان دەزانن ڕێکخراوێکی گەورەیە گەورەترین ڕێکخراوی تەرۆریستیە هەرچەندی معلومات لەسەر هەبن هەر باشە بەڵام زۆرە زەحمەتە ینی بتوانی تەختیەی هەموو ئەو چاڵاکی و ئەو زانیارانە کە پێویستن لەسەر داعش بکەی ئەمە ئەبە تاکیدمان لەسەر ئەو شتانەیە کە بۆ ئێمە گرنگن تا ڕادەیەکی باش خراپ نییە زانیاریتان لەسەر ئەو کوردانە هەیە کە ئاچنە ڕیزەکانی داعشەوە پێشەوەی بڕۆن ئەگەر بەر لەوەی بڕۆن ئەگەر ئێمە زانیاریمان هەبێ بە حقیقەت ئیجرات دەکەن وەندێک جار دەگیرێن ینی لەوانە ئیجراتیان لەگەڵ دەکرێت جا ئاسایش بیتن ئێمە زانیاریمان هەبوو بیتن ئیجراتیان لەگەڵ دەکەن بەڵام هەندێک جار دەڕۆن ینی جاناتان دەزانن ئەوانش زۆر بە سڕی ئیش دەکەن بۆ ئەوەی کەشف نەبن و ڕێگای جۆران جۆرش هەیە بۆ ئەو ڕێگانە چین کە پێڕۆن ینی لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە یان ئاچنە وڵاتێکی تر لەوێ داخڵە دەتوانن ینی کاتی خۆی بەر لەوەی کە داعش بێن ینی مووسڵوانە داگیر بکەن زۆریان بە ڕێگای تورکیان دەڕۆیشت و ڕێگای ترش هەیە ینی ئەگەر بیانەوێ بڕۆن بەڵام دوای ئەوەی کە هاتنە مووسڵ و کەرکووک و ئەوانە بەو ڕێگانە دەڕۆیشتن کە نێوان مەسەن کەرکووک بۆ منطقەی حەویجە یاخود بۆ مووسڵ وەکە زین لە مووسڵەوە تا جەلەولا سنووری هەرێمی کوردستان هەمووی بەرەی جەنگە لەگەڵ داعش ماوەیەک لەمەوە پێش باس لە بازرگانی کرا لە نێوان داعش و هەرێمی کوردستانە بازرگانینەوە گواستنەوەی ئۆتۆمبیل چی زانیاریەکتان هەیە لەسەر ئەمانە ئەگەر هەمووی بەرەی جەنگ بێ ئەم گواستنەوەی کەلوپەلانە سەیارە و نەوت و ئەم شتانە چۆنەکرێت دەزانی بەخۆی کاری قاچاق لەبەر ئەوەی کە خێرێکی زۆری تێدایە ڕۆحی زۆری تێدایە ناتوانانی بڵێ لە هیچ شوێنێک من 100% دەتوانم ڕێگیر بم لەوەی بەداخەوە لە منطقەی کەرکووکش هەندێک شت کرا و هەندێک ئیجراتش کران یانە کەس دەستگیر کراوە بەڵێ هەندێک دەستگیر کران بەر لە چەند مانگ ئەوەی کەمر مطلعم تەنانەت ڕەوانەی هەولێر کران چەند کەسی ئاسایی بوونیان بازرگان بوون وڵی ئەوانەی کە گیران عەرەب بوون ینی هێنان بوون دوای درانە ئاسایش و ئیجراتشیان لەگەڵ کرا لە مووسڵ هاتبوون باز لە بوونی هاوڵاتی کورد و بازرگانی کوردەکەن لە نێوان دەستگیرکراوەکان یان لە نێوان تۆمەتبارەکانە هیچ شتێکتان لەسەر ئەوە هەیە من معلوماتی ئەوەم نینە لەسەر ئەوەی کە وەکو ئاژانسی پاراستن کارتان لەسەرم بابەتە نەکردن ئێمە کار لەسەر دەکەین دەزانی بەس ینی مەوزوعەکە حساسە و دەبی زانیاری وردشت لەسەر هەبێتن ینی هەندێک جار تەنیا لەسەر ئەساسی زانیاری ناتوانانی کەسێک بیری دەبێ زانیاریەکان پشتڕاست بکرێنەوە بە ئەدلە و بە ڕێگای دادگا ینی موافقەتت هەبێ بۆەوەی ئەو ئەدلەکان ئەوەندە وەکو بڵێ بەهێز بن لە ڕووی یاساییەوە کە بتوانێت ئیجرات بکەیت یاخود لەو کاتێک کە تاوانێک دەکرێتن ینی کەسێک دێتن لە قاچاغی نەفت مەسەڵەن تێوە دەگرێتن ئەو کات بە متەلەبەسی بێنەگرتن وەکو جەریمەیەکی مەشهودە دەتوانێت ئیجراتیان لەگەڵ بکەیت پێدوانیە ئەوەی کە ڕێگەی بەمەیە بێ ئەم بازرگانیە بکرێت خیانەتێکی گەورەیە لە هەرێمی کوردستانی کردووە چۆن خیانەتێکی گەورەیە چونکە دەزانێت لەبەر ئەوەی داعش لەو تجارەتەی کە دەیکا لەو تجارەتی دەکات چونکە مەسادری ئەوەی داهاتی داعشش یەکێک لەوان نەفتە ینی کە پارێکی زۆریان دەست دەکەوت هەم تەنانەت ئەوەی کە لە داخلی عێراق بوو لە سووریایە ڕەنگە بۆ شوێنی ترشیان ناردبن بە ڕێگای هەندێک خەڵکی وەسیت و ئەوانە داناردن داهاتێکی زۆر ینی بە مەلایەن دۆلاریان دەست دەکەوت ئەو پارەی کە دەکەوتە دەستیان بۆ چالاکی تەرۆریستی و بۆ جەنگ و بۆ کڕینی چەک و بۆ پارەپێدان بە تەرۆریستەکان سەرفیان دەکرد ئاوارەیەکی زۆر زیاتر لە ملیۆنێک ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کارکردنی ئێوە چیە لەسەر ئەم ئاوارانە ماوەیەک لەمەوە پێش راپۆرتێکی هیومان ڕایتس هۆچ بڵاو بەوە کە باس لەوە دەکات کە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان مافی ئاوارەکانیان پێشێل کردووە ئێمە بەخۆمە زیاتر ڕەنگە ئاسایش تەڕەت بێتن لەگەڵ بابەتی ئاوارەکان ینی ئێمە تەنیا لەسەر ئەو کەسانەی ئەگەر بزانین
کەسێک اتصالی لەگەڵ داعش هەیە یاخود لەگەڵ گروپێکی تێکدەر و خراپەکار و ئەوانە محاولە دەکەین معلومات وەکو بڵێ کۆ بکەینەوە و کاری لەسەر بکەن دوای بە ڕێگای ئاسایش ئیجرات لەگەڵ کەسانە بکرێت. ئێمە موضوعی ئاوارەکان کە لە هەرێمی کوردستانن زیاتر لە ملیۆن یعنی ڕەنگە 1,800,000 زەرەتاکو 2 ملیۆن نەفەر لە هەرێمی کوردستان بن بە شێوەیەکی عام. بە حقیقەت ئەوانە بۆ ئێمە بارگرانێکیان دروست کردووە بڵێم قورسایەکە دەکەوێتە سەر شانی دەستگای ئەمنی و هەواڵگری حکوومەتی هەرێم لە وەکو بڵێ فەرەهەمکردنی خەدەمات و زۆر شت بۆ ژیانی ئەوان هەتەنانەت سەکەنوانە. بەڵام بەڕای من ئێمە مەترسێکی ئەوتۆ لەلایەن ئاوارەکان بۆ ئێمە نییە. تا ئێستا کەستان دەستگیر کردووە لە ناو ئاوارەکانە کە پەیوەندی بە داعشەوە هەبوو بێ زانیاری گەیاند بێ هەوڵی کاری تەقینەوەی لە ناو هەرێمی کوردستان بۆ هەولی کار نە بەڵام هەندە خەڵک هەیە ینی عاتفیان لەگەڵ هەیە بەڵێ چونکە داعش هەندە خەڵک دەنێریتن بۆی یا هەندە خەڵک بەر لەوەی کە بێن بۆ هەرێمی کوردستان ئەمانە عاتفیان لەگەڵ داعش هەبووە و هەندە خەڵکیشیان گیراون بڵێ بەڵام یعنی بەڕێژەی بڵێم 2 ملیۆن نەفەر چونکە ئێمە دەبی زۆر وریابن ینی حساسیەتێک دروست نەبێتن ینی هەوڵاتیان ئێمە دەبی لەو مەوزوعی زۆر وریابن هەم داعش هەم مالکیش و ئێستاش هەندە خەڵک لەناو عێراق محاولەی جدی دەکەن کە سراعەکە بێتە سراعی نێوان کورد و عەرەب بۆیە ئەو ئاوارانەی کە لێرەنە کە زۆری نەشان ئەو خەڵکانن کە لە ئەنجامی ئەو سیاسەتە هەڵەی کە حکوومەتی عێراق هەیبووە و ئەو ناوچانەی کە داعش داگیری کردوون ئەو گروپە تێرۆریستانە ماڵ و حاڵی خۆیان هەمویان بەجێهێشتون و ڕویان کردووە لە هەرێمی کوردستان ئێران بە شوێنێکی ئامندانەوە ئەمە دەزانێت بۆ کورد شتێکی زۆر گرنگە ینی بۆ کوردستانیان شتێکی زۆر گرنگە ئەمە ڕووی هەرێمی کوردستانی لە دەرەوە و لە ناوەخۆ زۆر ینی بە جوانی بۆ خەڵک راپۆرتی کە بڵاو کرایەوە تۆڕە چێ لەسەر بەخوای بەو شێوەیە نەبووە ئەوان کە باسییان کردووە بەداخەوە هەندێک بڵێم نادات پەروەری تێدا بوو. بڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا ژیانیان پارێزراوە کە سنوورەکانمان هەمووی داعشە ئاسایش و پاراستن و زانیاری توانی ویانە سنوورەکان بە تەواوەتی پارێزن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەواوەتی هەست بە سەلامەتی بکەن. زانێ ئێمە لە سەردەمی عەولەمەین هیچ سنوورێک پارێزراو نییە هیچ سنوورێک پارێزراو نییە سنوورەکان ئێستا زۆر بە ئاسانی خەڵک دەتوانن ئەوە بکەن گرنگ ئەوەیە ئێمە لە ناو کوردستان شتێکی وا بکەین کە هاوڵاتیش بە ئەرکی خۆی بە بەرپرسیارەتی خۆی لە بەرامبەر پاراستنی ئاسایشی خۆی و خێزانی و نیشتمانی خۆی ئەوش حەفزێتن هاوکاری دەستگای ئەمنیەکان بکەن ئەوەی لە هیچ وڵاتێک ناتوانێتن بڵێتن من ئەمنیەتی 100% هەیە یاخود هاونیشتیمانیانی ئێمە لە ئەمنیەتێکی 100% دەژین ئێمەش لە کوردستان ناتوانێت داعای بکەین بەڵام ئەوەی پێمان بکرێتن لە ئەو دەستگایانە کار دەکەین بۆ ئەوەی ئاسایشی هاوڵاتیان وەکو بڵێ تا ڕێژەیەکی زۆر زۆر باش بتوانین ئاسایشیان پارێزراوە بێتن شکر بخواش باشە تا ئێستا ئەمما ئێمە تەوەقوع دەکەین لە حقیقەت مەترسیەکە لەوەیدایە ئێستا ئێمە لە بەرەی جەنگداین ڕەنگە سنوورەکان لە نێوان ئێمە و داعش ئێستا داخراون بەڵام دوای ئەوەی کە داعش لەو منتیقانە نەمان ئەو کات خەڵک زۆر بە ئاسانی هاتوو چۆ دەکەن بۆیە دەبی ئێستا ئێمە حازری بکەین بۆ ئەو کات ڕووداو هەیە کە پێش ئەوەی ڕووبە پێش ئەنجامدانەکەی کارێکی تەقینەوە بێ ئاشکراتان کرد بێ ئێوە باڵێ هەیە بڵاوتان نەکرد بێتەوە یا هەموو ڕووداوێک کە ئاشکرایەکەن پێشەوەی ڕووبە ئەوەی دەزانێ هەموو ئەو کەسانەی کە دەگیرێن لە دادگا ینی مەلەفیان لەوەتی داعش شەڕی داعش دەستی پێکردەوە چی گەورەتان ئاشکرا کردووە پێشەوەی ڕووبدات لەوەتەی کە دەزانێت لەوەتەی کە داعش دەستی پێکردووە هەندێک خەڵک گیراون ڕاستی ینی لە کوردستان گیراون هەندێک لەوانە باس نەکراون لەبەر زۆر ئەسباب ینی لەبەر پاراستنی هەندێک مەسادر و ئەوانە باس نەکراون بەر لەوەی کە
داعشش بێتن ئێمە بندە خەڵک دەستگیر کراوە دوای هاتنی ئەوانش هەندە خەڵک دەستگیر کراوە بەڵام ئێستا زیاتر تەرکیزی ئێمە حقیقەت لەبەر ئەوەی کە داعشش بۆوانش نەختێک ناردنی خەڵک لە ئەو شوێنانەی خۆیان بۆ ئێرە و بۆ ئەنجامدانی عملیاتی تروریستی نەختێک بۆوانە وەکو بڵێ زەحمەتە بەو ئاسانیە نیە چونکە لە نێوان ئێمە و ئەوان هێزی پێشمەرگە هەیە و سنوورەکان سنووری جەنگن بۆیە زەحمەتە بە هەندە خەڵک بنێرن بۆی دزە بکەنە ناو هەرێمی کوردستان مەترسی ئێمە لە دوای بۆ ناوخۆی خۆمان لە دوای نەمانی داعشە لێرە چونکە ئەو کات زیاتر ئەوان تەرکیز دەکەنە سەر عملیاتی تەخریبی ئێستا ئێمە تەرکیزی ئێمە زیاتر لەوەیە کە هاوکاری هێزەکانی پێشمەرگە بکەین بە معلوماتی ئستباقی بۆ ئەوی پێشمەرگە بتوانن خۆیان پارێزن و بتوانن زەربە لە پەیوەندی ئەوە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی پێشمەرگیان لەگەڵ هاوپەیمانانە یان لەگەڵ پەیوەند غرفەی عملیات هەیە کە دوێنەری ئەنجومەنی ئاسایش و موەسساتی ئەمنی لەوێنە ئەو زانیارانە کۆ دەکرێنەوە ئەوەی کە پێویست بیتن لەگەڵ هاوپەیمانان معلوماتیان پێ دەدرێتن و ئەوەی ترش کە پێویست بیتن دەدرێتە محوەرەکانی پێشمەرگە شەڕی مووسڵ باس لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەکرێ ئێوە هیچ بەشدارن بە کۆکردنەوەی زانیاری لەم پرۆسەیە جارێ هەر ئەوەیە کە باز دەکرێت نازانام ینی بەفعلی هیچ نەکراوە جەنابتان دەزانن لە تکریت هێشتا عێراق پێی نەکراوە تکریت ئازاد بکاتن وەنیە کێشەکە لەوەشدایە کە ئێستا مەوزوعی حەشدی شعبی هەیە کە ئەوانش دێن و زۆر سنەش حساسیتان بەوە هەیە ئەی کێشەکە کێشەیەکی سیاسیە ینی کێشەی ئەمنی عێراق کێشەیەکی سیاسیە جا بۆیە ینی مەوزوعی ئازادکردنی مووسڵش پێویستی بە هێزێکی زیاتر هەیە لەوەی کە لە شوێنەکانی تر لە عێراق مەسەڵەن زۆر حساسترە مووسڵ لە تکریت هەستیارترە ئەوان لەوێ زۆر بەهێزترن داعش بنیەی تەحتیەکە لە مووسڵ هەیە لەوێش یانی حقیقەت بۆ داعش بوویتە هۆکارێک کە ئەوان خۆیان لەو شوێنانە حەشار بدەن بەڵێ ئەگەر زانیاریتان بۆ هات کە ڕووداوێک یان گروپێک یا چەند کەسێک بە تەمای کارێکی تەقینەوەن لە شاری سلێمانی ئێوەکو ئاژانسی پاراستن خۆتان ئیشی لەسەرەکەن یان تەسلیمی زانیاریەکەن ئێمە تاسیقان بێگومان لەگەڵ دەکەین لەو حاڵەتەی کەواتە خۆتان ڕاستەخۆیشی لەسەر ناکەن بۆ ئیجرعاتکردن دەزانی بۆ ئیجرعاتکردن خۆ ئاسایش هەیە جەنابی کاک مەسرۆر هو جەنابیان بەخۆی سەرۆکی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمن و دکتۆر خسرۆش جێگیری کاک مەسرورە لە ئەنجومەنی ئاسایشی هەرێم و سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانە بۆیە ئەوەی پێویست بیتن لەگەڵ ئەو موەسساتانە ئێمە لە هەولێر چۆنە لە هەولێرش بە هەمان شێوە ئێمە لەگەڵ ئاسایش ئەوە دەکەین جرات دەکەین تەنسیقەکەن ئیش کاری زانیاری لە هەولێرا چۆنە دەتوان لەوان بپرسن بۆ ناتوان کارەکەن یعنی ئەتوان ڕێگرنینە لەوان بۆ کارمەندەکانتان تا ئێستا نمونەیەکتان هەیە کە کارمەندێکی ئاژانسی پاراستن ئیشەکەی خۆی ئیستیغلال کردبێ بۆ بەرژەوەندی خۆی و ئێوەش ئیجراعاتان لەگەڵا کردبێ دەزانی ئێمە ینی تاکە موسسەینە بە حقیقەت ینی ڕەنگە لە زۆر مەسئولینی ترش لە حکوومەتی هەرێم دەتوانن بپرسن ئێمە سەرمان بەرزە وەکو ئاژانسی پاراستن ڕێگەمان نەداوە ینی ئەفسەرانی ئێمە مەسئولینی ئێمە بە حقیقەت لە هەندێک مەسائل تێوە بگرن تەنانەت هەندێک شت کە زۆر باوە مەوزوعی گەندەلیان غادرکردنە لە خەڵکە ڕێگەمان نەداوە ینی ئەگەر شتێکش هەست بکەین ئیجراعات دەکەین و ئیجراعاتان کردووەتە ئێستا حەسمان بەڵێ ئەگەر ئەومان کردووە ئیجراعاتمان کردوون مؤسسەین کەواتە مؤسسەکانی تر کارمەندەکانی ئیستیغلالی شەکانیان نەکردووە من دەڵێم ئەمە لە هەمووان باشترین ینی تەحەدای و مەوزوعە دەکەم و ڕەنگە زۆر خەڵکش هەنە لە مؤسساتی تر شایەدیمان بۆ دەدەن دەڵێن ئێوە کارمەندەکانی ئێوە حەت تەنانەت لە تەسەڕف لەگە خەڵک چونکە ئێمە پێیان دەڵێن ئێوە ئەرکی ئێوە خزمەتکردنی خەڵکە خزمەتکردنی خەڵک ئێمە ئەم مؤسساتانە بۆ دامەزراون بۆی خزمەتی خەڵک بکەن ئەسڵەن خزمەتکردنی خەڵکە مؤسساتی خزمەتگوزاری گشتین کە پێشکەش بکەن بە ڕێگای کۆکردنەوەی زانیاری و پاراستنی ئاسایشیانە بۆیە ناکرێت بەخۆی ئەو مؤسسە بێتە سەرچاوەی ئیزعاج یا سەرچاوەی هەراشە یا سەرچاوەی
ناڕەحەتکردنی هاوڵاتیان. بەڵێ قسێکێ لە ناوان هاوڵاتیانە ئەڵێ با سەیری مەلەفەکەت ئەبێ مەلەفەکەت ئێستا لە پاراستن چی تیابێ یا مەلەفەکەت لە زانیاری چی تیابێ. ئەمە بوونی هەیە هەموو هاوڵاتیەک لای ئێوە مەلەفێکی هەیە یان کەسێک ئاگاتە پۆستێکی دیاری کراویان بەرپرسیارەتیەک وەرەگرێ مەلەفێکی تایبەتی لای خۆتان بۆکەنەوە. دەزانی ئەوەی کە جێگای گومان بێ مەلەفی هەیە. گومان لە چ ڕوویەکەوە؟ چی لای ئێوە گومانە؟ گومان بەس بۆ ئەو کارانی کە پەیوەندی بە گروپە چەکدارە تونڕەوەکانەوە هەیە یان شتێک لای ئێوە گومانە کە تەرکیزیەکەنە سەر؟ دەزانی تەنیا گروپە تێرۆریستەکان نینە، بابەتی تەجەسوسە، استقلالی کەسێک استقلالی مەنسەبی خۆی بکاتن، بەنی ئەو شتانەی کە بەڵێ ئەگەر بۆتان دەرکە و کەسێک بەرپرسێکی حکومی استقلالی مەنسەبەکەی خۆیەکە و مەلەفەکەش لای ئێوەیە و بەڵگەکانیش لای ئێوەکو ئاژانسی پاراستن چیەکەن پەنابەنە بەردادگا سەرۆکایەتی حکومەت ئاگادارەکەنەوە بە پەرلەمان ئەڵێن ئەو شتانە چینکە ئێوای کرد. دەزانی ئێمە ئەگەر زیاتر معلوماتی ئێمە بۆ سەرکردایەتی سیاسیە چونکە ئێمە سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانی ئەنجومەنی لە ئاگادار دەکەینەوە ئەوان ئەگەر پێویستبی حکومەتی لە ئاگادار دەکەنەوە یان ئۆرگانەکانی تر ئەوانی لە ئاگادار دەکەنەوە ئەگەر پێویستیش بکات لە هەندێک حاڵەت لەگەڵ نمونەتان هەیە لەسەر بەرپرسی حکومی کە ئیستیغلالی مەنسەبەکەی خۆی کردبێ و ئیجراعاتی لەگەڵ کراوێ؟ مەسئولینی حکوومەت ئەمە مەوزوعێکە و زۆر باس دەکرێن بەهەرحاڵ حاڵەتێکە نامەوێ قسەی لێ بکەم یعنی بە شێوازێکی تر وەرنەگرن. دەزانی بەخۆی ئێمە قەناعەتێکمان هەیە ینی لە ئاژانسی پاراستن بەخۆی گەندەلیش یەکێکە لە هەڕەشەکانی سەر ئاسایشی نیشتیمانی بەحقەت ئیستیغلالکردنی پێگەی وەزیفەی کەسێک کە پێگەی کاری خۆی کاری حکومی خۆی بەکاربێنیتن بۆ خۆی بۆ مەساڵحی خۆی ئەمە خەتەرێکە. ئەگەر گەندەڵی و داعش پێدوانی هەردووکیان مەترسینە سەرهەرێمی کوردستان. من ڕەنگە دەزانی تیرۆر مەترسێکی جیهانیە بەڵام بەخۆی گەندەلیش مەترسێکی جیهانی ینی تەنانەت هەژاری ئەوەش لە دنیا هەڕەشەیەکە بۆ سەر ئەمنیەت و ئاسایشی وڵاتان. هەندێک جار گەندەلی دەبێتە هۆکارێک بۆ پەرسەندنی نائەمنی و نائستیقرالی و تەنانەت بۆ پەرسەندنی تیرۆر. بۆیە من پێم وایە مەسەلەی گەندەلی ئەگەر عیلاج نەکرێت لە مەدای درێژ مەترسێکی ڕەنگە لە شەڕی تروریستان ئەستەمتر بێتن چونکە بۆ شەڕی ترۆر خەڵکێک لە دەرەوە دێتن هاوکاری ئێمە دەکات بەڵام بۆ شەڕی گەندەلی کەس لە دەرێ نایێت هاوکاریمان بکات. بەڵعکس بە پێچەوانەوە دەبێتە هۆکار و فاکتەرێک بۆ ئەوی دەستێوەردانی نەرێنی یان نگەتیڤ زیاتر بێتن لە ناوخۆ. لەسەر ئەو مەلەفانی کە باسم کرد لەسەر بەرپرسی حکوومەکانی شەکە ئەین لەسەر ڕۆژنامەنووسانی شەکەن ڕۆژنامەنووسان بەلەفیان هەیە لای ئێوە یان چەند ڕۆژنامەنووسێکی دیاریکراو هەیەی؟ ڕۆژنامەنووسان نە بۆ هەیان بیتن من ناڵێم مانێ بەس ئەگەر کەسێک ئێمە هەز بکەین کە بۆ لایەنێکی دەرەکی ئیش دەکە ئەمە لە چوارچێوەی کاری ئێمەیە لە هەر مستەوایەک بێتن ئەگەر کەسێک بزانێ بۆ وڵاتێکی ئیش دەکا و تەجەسوس دەکا شتێکی زۆر تەبیعیە ئەگەر نایکەی متابعەی نەکەی جێگای مەترسێت. هۆکاری ئەوە چیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر هاوکاری دەستگا هەواڵگیریەکان نین؟ هاوکارن دەزانی هاوکارن بەڵام جەوی سیاسی کوردستان ڕێگرووە لە وەزعینە دەزانی بەخۆی لە کوردستان ڕەنگە ئەو سڕای حزبایەتیە مەساڵحی شەخسیە قەناتێکی تەلەڤیزیۆنیا ڕۆژنامەیە کە هێرش دەکەنە سەر دەستگا ئەو دەستگانە وا دەکەن ینی ڕەنگە تاسیری ئەوان هەبیتن بەڵام تاسیری سلبیان هەبیتن بەڵام هەندێک دراست هەبوون تەنانەت نەک لێرە لە دەک وڵاتی ئەوروپیش لێرە لە کوردستانە شەوان کردبوو بەر لە وابزانم چەند ساڵێک ینی ڕێژەی زۆری خەڵک متمانەیان بە موەسساتی ئەمنی هەبوو تەنانەت لە ئەوروپاش ینی موەسساتی حکومەتوان ئەگەر پەنجاب بوو بیتن هەتا ئەوان نزیکی 70% باوەڕیان بە دامەزراوە ئەمنی و هەواڵگیری باس کەناڵەکانی ڕاگەیاندن کە دوای پرسیان مەسەرەوە بێڕائچێ لەسەر NRT. وەڵاهی من هیوادارم یعنی وەکو پێشتر نەبن دەزانی بە خۆتان دەبێ پێداچوونەوەی بکەن ینی بەکاری خۆتان ئەوەی کە هەیە ئێوە قەناتێکن بینەری خۆتان هەیە هیوادارم بەرژەوەندی نیشتیمانی
و پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەو چوارچێوەیە بێتن کە ئێوەش وەکو ئێمە وەکو خەڵکی تر لەو چوارچێوە کار بکەین مەسەلا ئەوەش نەبیتن خەڵک شکاندن بێتن زیاتر گەیاندنی زانیاری بێتن و ئەو زانیارانش بۆ ئەوە بن خەڵک بەرچاوی ڕوون بێتن ئێمە لەگەڵ ئەوەی نینە بە حقیقت پێما خۆشە خەڵکی بە زانیاری هەبێتن بەڵام هەندێک جار هەموو زانیاری بۆ هەموو خەڵک ناکرێت چونکە کەسانی ترش هەنە لە ساحەی وڵاتانی تر هەنە تۆریستان هەنە خەڵکی تێک دەرهەیە سوء ئیستیفادە لەو زانیار دەکەن بۆیە ئێوە کارێکی وا بکەن کە ئێمە لە نێو خۆمان بتوانین ئەو یەکگرتووی خۆمان بپارێزین سەرڕای جیاوازی ئەفکارمان بەڵام لە مەواقف و لەوانە ئێمە یەکگرتووین هیوادارم بەو شێوەیە بن نەسەت حالی بەڕێوەبەری ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ باش خۆشەویستان تا بەرنامەیەکی تر بەخواتان سپێرین